سڵاو بەڕێزانم کاتان باش، هیوادارم ساغ و سەلامەت بن. من ڕزگار حەمەدم لە کەناڵی ڕوانگە، هەروەها کەناڵەکانی فەیسبوک، هەروەها لە پیجەکەم، هەروەها کەناڵی ئەو گروپ و کەناڵانەی کە ئەم بەرنامەی بۆ شێر ئەکرێ. هیوادارم ساغ و سەلامەت بن، لە خۆشییا بن. ببورین ئێستا لەگەڵتانامە. باشە بەڕێزان خۆشەویستان، دیارە ئەمە دووەم بەشی ئەم بەرنامەیە کە ئێمە پێشکەشەکەین پەیماننامەی لۆزان و ئەو مێژوەی کوردایەتی بۆی دروست کردووە. دیارە مەبەستمان لەو ناونانە ئەوەیە کە لۆزان کۆمەڵە مەفهومێکی لە خۆی گرتەوە. پەیماننامەیە کۆمەلگای نێودەوڵەتی، هەروەها دەوڵەتانی ئیقلیمی بە شێوەیەک باس و خواسی لەسەرەکەن لەسەر و پەیماننامەیە. کورد و ئەحزابی کوردی و ڕۆشنبیناری کوردیش بە شێوەیەکتر باسی ئەو پەیماننامەیەکەن. ئێمە بۆ ئەم مەبەستە لەگەڵ هاوڕێکی بەڕێز کە ئەویش کاک سەلاحی عەباسیە پەیوەندیمان کرد بۆ ئەوەی ئەم شێوە لێکدانەوانەی پەیماننامەی لۆزان لەگەڵ کاک عەباسە شرۆڤە بکەین. زۆر بە خۆشحاڵیەوە سوپاسێکین کە بانگێشتنەکەی پەسەند کرد. هەروەها ئەمە دووەم بەرنامەیە کە ئێمە بەیەکەوە ئەو قسە و باساناکەین. کاک سەلاحجان ئەم کاتۆ باش. ئەو کاتە باش کاک ڕزگاری هێژا، زۆر زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە ڕوخسانتان. ئیتر هیوادارم باسێکی باشمان هەبێ. ئەم جارە هەروەک دەزانی دەگەڕێینەوە سەر ئەوەی کە لە ناوخۆی کورددا چی ڕوویداوە. لە بەرنامە یەکەمدا هێندێک لایەنی ئەوەی کە لە دەرەوەی کورد و ئەو شەڕی یەکەم چۆن خوڵقاوە ئەو شتانەمان تا ڕادەیەک باس کرد. دیارە لکوپۆپی زۆرە و وردبوونەوەی زیاتری دەوێت، بەڵام بە پێی ئەوەی کە دەبێ بگەینە سەر مەسەلەی ئەوەی کە کورد لە قۆناغێکدا بووە. ئێستا تەرکیز دەکەینە سەر ناوخۆی ماڵی کورد لەو کاتدا. ئەگەر کات هەبوو دێین بەرەو ئێستا بەڵێ کارسەڵان ئێمە لە بەرنامەی پێشوە باسە مێژوویەکەیمان شرۆڤە کرد لەلایەن بەڕێستانەوە، باسە مێژوویەکەیتان شرۆڤە کرد. هەڵبەتە پێش لۆزانیش و هەروەها هاتینە سەر ئەو کاتێک کە پەیماننامەی لۆزانی ئیمزاکراوە بەڕێستان چوونە سەر ئەو باسە و هەروەها باسی ئەو دەوڵەتانەتان کرد کە لە ڕێگەی بەرژەوەندەکانی خۆیانەوە کۆبوونەوەیکیان کرد. هەروە باسی ئەوەتان کرد لە شرۆڤەکە کە بەڕێستان دەوڵەتی عوسمانی هۆکاری سەرەکی، هەروەها ئیمپراتۆریەتی عوسمانی هۆکاری سەرەکی دروستبوونی ئەو پەیماننامەیە. چونکم دەوڵەتان ویستیان ئەم دەوڵەتە لاواز بکەن، هەڵی وەشێنە و پارچە پارچەی بکەن. بۆیە ئەم پەیماننامەیە هاتە بەرهەم دروست بوو، دەوڵەتان ببوونن ئیمزان لەسەر کرد کە ئەویش پارچەکردنی دەوڵەتی عوسمانیە، هەروەها دروستکردنی چەند سنوورێک، هەروەها دروستکردنی چەند دەوڵەتێک لە ناوچەکەیە. لە ناو ئەو دەوڵەتەشە کۆمەڵێک لە نەتەوە، هەروەها کۆمەڵێک لە ئەتنیک و ئاین لە ناو ئەوانە بەش بوون. یەکێ لەوانە کە ئێمە خۆمان بەشێکی نەی دەوڵەتی یاخود نەتەوەی کووردە کە گوایە بەش بووە لە ناو ئەو بەش بوونەی دەوڵەتی عوسمانیە. من پرسیاری یەکەم ئاواهیە کاکە سەلاحجان، لە دوای پەیماننامەی لۆزان بەشبوونی ئیمپراتۆریەتی عوسمانی، هەروەها ئەو نەتەوە و گروپانەی کە لە ناو دەوڵەتی عوسمانیا بوون کەوتنە ناو سنوورێکی ترەوە. ئەو دەوڵەتانەی کە دروست بوون لە ناوچەکەیە هاتنە ناو ئەو دروست بوونەوە. بەڕێستان شرۆڤەتان بۆ ئەم دروست بوون و ئەم هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی و ئەم پەیماننامەیە و ئەم سنوورە تازانەی کە دروست بوو لە ناوچەکەیە بەڕێستان لایەنە ئەرێنیەکانی لەگەڵ نەرێنیەکانیمان بۆ شرۆڤە بکەن، بۆ من هەروەها بۆ بینەرانی خۆشەویست. بەڵێ دیسان وێرە ڕێز و سلااو بۆ ئێوە و هەروەها بۆ بینەرانی بەڕێز و ئەوانەی دواتر بەرنامەکە چاو لێ دەکەن. سلااوم هەیە بۆ هەمولایەک و هیوادارم هەموو باش و پارێزراو بن.
ئەوەی کە من دەمەوێت وەکو دەواازەیەک بۆ چوونە نێو باسەکە گرەی بدەمەوە بە کۆتایی قسەکانی باسی یەکەم واتە لە باسی یەکەمدا گەیشتینە ئەو ئاکامەی کە شێخ سەعید شێخ مەحموود نۆستالژیای عوسمانیان هەبوو و بۆیش لە دەورانێکدا هاوکاری عوسمانیان کردووە لە دەورانێکیشدا کە زانیان ئاتاتۆرک ئەم نۆستالژیایە دەڕوخێنێ و بەدیناهێنێ پێچەوانە بە تایبەت کە شێخ سەعید کە لە باکوور شۆڕشی کرد شۆڕشەکەی ئینگلیسیەکان پشتیوانیان لێ کرد بۆ ئەوەی کە ئاتاتۆرک ناچار بە سازان بکەن لەسەر مەسەلەی مووسڵ و کەرکووک ئەو ویلایەتانەی کە داوای دەکرد ئاتاتۆرک و تورکیا دەیویست هەتا 1926 تورکیا پەشیوان بۆ لەو مەسەلە بەڵام ئەوەی کە ئێمە لەو مێژوویە دەتوانین دەریبێنین وەکو ڕوانگەی بڵین ڕوانگەیەکی سوسیۆلۆگی یان ڕوانگەیەکی تیۆری لەسەرەوەی کە چ ڕوویداوە دەتوانین بڵین ئەو شۆڕشانەی کە لە باکوور و باشوور و ڕۆژهەڵات لەو کاتداکران نوێنەرەکانیان ئەوانە بوون شێخ مەحموود بوو شێخ سەعید بوو ئسماعیل ئاغای سمکۆ بوو ئەوانە هەمویان نۆستالژیای گەڕانەوە بۆ سەرۆک عەشیرە بۆ نەزم و سیستمی کۆنیان هەبوو واتە بەرنامەکەیان ئەوە بوو کە ئەو دەوڵەتە مۆدێرنا کە دەوڵەتێکی زاڵم و زۆردار و یەک پارچە سازە من لێرەدا مەبەستمەوە نیەک بڵم ئەو دەوڵەتە دەوڵەتێکی پێشکەوتوو بوو یا دەوڵەتێکی دموکراتیک بوو یان مافی مرۆڤی دەپاراستیان بە شێوەی غەربی بڵین دموکراسی تێدا سەقامگیر بوو لە دەوڵەتی تورکیا کاکێ سەڵاوانێ بەڵێ دەوڵەتی ئێران و ئەوەی کە لە عێراقیش دوایە دامەزرا بەڵێ دیسانەکانێ مافی کوردەکان قبول نەکراوەکو ئەوەی کە ئەو سەرۆک عەشیرانە ئێستا ئەگەر چاو لێ بکەیت شێخ مەحموود وردە بێدەسەڵات کرا لە عێراق لە ئێران ئسماعیل ئاغای سمکۆ و خانەکانی دیکە بێدەسەڵات کران لە بەرنامە یەکەمدا باسم کرد کەەوە تایبەت بە کورد نەبوو کۆمەڵێک خان و ئاغاوەت و سەرۆک عەشیرەی فارسیش بێدەسەڵات کران کە چەکدار بوون ینی قەلەمڕە و یان بڵین سنوورەکانی خۆیان هەبوو سنووری خێڵیان هەبوو و لەوێدا ئاوتۆنۆمیان هەبوو ئازەریەکان بوون بەلوچەکان بوون عەرەبەکان بوون گیلەکی و مازندەرانەکان بوون شاهسوونەکان بوون و قەشقایەکان بوون و ئەوانە هەمویان چەک کران سەرکوت کران بەهۆی ئەوەی کە دەوڵەتی مۆدێرن ناتوانێ چەند دەسەڵاتی خێڵەکی قبول بکات دەسەڵاتێکی سنترالیستی دروست دەکا ئەو سنتەرە ئیتر کۆمەڵێک یاسای هاوبەش دادەمەزرێنێ کە ئەگەر دموکراتیکیش بێت دیسانەکانێ یەک سنتەرە یعنی چ دیکتاتۆری بێت چ دموکراسی بێ چه هەر چەشنە سیستمێکی سیاسی بێت دەوڵەتنەتەوەی مدرن سیستمێکی هاوبەش دادەمەزرێنێ جا ئەو سیستمە هاوبەشە ئیرادەیەکی گشتی دەخڵقێنێ لە سنتەرێک ئەو سنتەرە دەتوانێت بە شێوەیەکی دموکراتیک بەڕێوە بچێ یان ملهوڕانە یان ئیستیبدادی وەکو ئاتاتۆرک و ڕزاشا کە بە شێوەی دیکتاتۆری و ئیستیبدادی بەڕێوە دەچوو ئێستا لێرەدا دەمەوێت ئەوە بڵێم کە شۆڕشەکانی کە کورد کردی لە ئەو قۆناخەدا گەڕانەوە بەرەو جیهانی کۆن بوون گەڕانەوە بەرەو سەرۆک عەشیرە و شێخ و ئاغا و دەرەبەگ و دەسەڵاتشانەی کە کوردیان کرد کاکێ سەلا ببوورە قسەکە لەبیر نەچێتەوە هەمووی شۆڕشی عەشایری و دەرەبەگایەتی و دروستکردنی ینی پارێزگارکردنی لە خێڵ بوو بە تایبەتی خێڵی پچووچ ئەو خێڵی کە خۆی سەری پێی بوو یاخود ئەو خێڵی کە خۆی ئەندام بووتە بۆ نمونە مەسەلەن شێخ مەحموود نێویست کوردستانێکی گەورە دروستکە سمکۆ نێویست کوردستانێکی گەورە دروستکە وەکۆین کە زۆر لە نووسەر و منەوەری کورتی خیالپڵاو وا قسەی لەسەرەکەن بە پێچەوانەوە ئەمانە ئەیانویست دیفاع لە خێڵایەتی خۆیان کەن لە ناوچەیەکی مەحدودی بچووکدا بەڵێ دەقیقەن زۆر سپاس کاک ڕزگار منیش دەمەویست هەر ئەوە بڵێم یعنی دانەویست سنوورەکانی خێڵ ئەگەر بتوانن دەسەڵات و سەرچاوەکانی هێز و دارایی
خێڵ زیاتر و فراوانتر بکەن. ئەوە مەبەست و ئامانجیان بوو، مەبەستێکی نیشتیمانی نەتەوایەتی یەکپارچەیی ناسیۆنالیستی لە گۆڕەدا نەبوو. بەڵام لە کەنار ئەوانەدا کە ئەوانە هێزە سەرچیەکان بوون، واتە شێخ سعید، شێخ مەحموود لەو سەردەمەدا لە 1920دا 1970دا 1940دا هەتا کە دەگاتە دروستبوونی کۆماری تورکیا، لە ئێرانیش ئیسماعیل ئاغای سمکۆ، ئەوانە ئەو هێزە سەرچیانە بوون کە بەرەو دواوە دەگەڕانەوە، دەیانەویست جیهانی کۆن دیسانزی دووکەنەوە، سەردەمی کۆن و فیۆدالی، سەردەمی ئاغایەتی، دەرەبەگایەتی، شێخایەتی لەلایەک بابەتەکە لە بیر نەچێت، چونکە بۆ من ڕەبتی بە بابەتەکەوەیە. هەر لەم ماوەیە زۆرێک لە نووسەران و تەنانە ئەوانەی کە ئیخوانیەکانن بە پێچەوانەی ئەم بۆچوونەی تۆ یاخود ئەم قسە و باسە شڕۆڤەیی تۆ قسەیان کردووە لەم ماوەیە کە گوایە شێخ مەحموود و ئەوانەی تر هەموو هەوڵ و بەرنامەکانیان بۆ دروستکردنی کوردستانێکی یەکگرتوو بۆ ویستویانە دەوڵەتێکمان هەبێ، ویستویانە دەوڵەتێکی نەتەوەییمان هەبێ، کورد دەوڵەتێکی هەبێ. ئەم چاواشەکاریە بەڕێستان ئەگەر بکرێت لەگەڵ بابەتەکەی خۆتا بۆمان تێکەڵاو بکەیت زەحمەت. بەڵێ ڕاستە. ئەوەی کە من دەیڵێم ئەوەیە کە ئەو مێژوویە هەر درێژەی هەیە، ئێستا دەگەڕێمەوە سەر و پرسیارە کە زۆر گرینگە. ئێستا کانێژ هێندێک لایەن هەر خۆیان بەستۆتەوە بە وڵاتێکی ترەوە، بە تورکیاوە، بە ئیخوانەوە یان بە ئەردۆغانەوە، وەکو خەلیفەی موسڵمانان چاوی لێ دەکەن. بۆ نمونە ئەو حیزبەکەی سەلاحەددین بەهاءالدین، بەڵێ، یان هێندێک باڵ لە بەڵێ، تەنانەت خودی پارتیش ئەگەر زۆر لێ بکۆڵینەوە پشتی خۆی بەستۆ بەوەی کە ئەو سوڵتانەی لە ئەنکارا هەیە نیمچە دەسەڵاتێکی پارێزگاری لێ بکە، بیپارێزێ، وەکو هێزێک بیهێڵێتەوە لە ناوچەکەدا، ینی پشتی خۆی بەوە بەستۆ. ئەمە شتێکی کۆنە، ینی من دەمەوێت ئەوە بڵێم کە لەو 100 ساڵەدا شتێکی زۆر نەگۆڕاوە، ئاڵوگۆڕێکی زۆر پێک نەهاتووە. ئەمەی کە دەڵێم ئەو هێزانە ڕوویان لە ڕابردوو بوو، بەو مانایە نییە کە هێندێک قسە نەکراوە. شێخ عەبیدوڵای نەهری شەروەکو جاری پێشێ باسم کرد، نامەی نووسیوە بۆ سەفیری بەریتانیا، نووسیوێتی ئێمە نەتەوەیەکی جیاوازین، ئێمە لە نێوان دوو بەرداشی عوسمانی و بڵین ئێرانیدا گیرمان کردووە، دەمان هەوێ ئازاد بژیت. بەڵام مەبەستی لە ئازاد ژیانەکەی ئەوە بووە کە دەسەڵاتی خێڵایەتی وی ببێتە مەرجەع و ببێتە سەرپەرشت و ببێتە ڕێبەری نەتەوەیی. بڵێ دەوڵەتی نەتەوەیش نا، مەبەست ئەوە بۆ ئیمارەتێک گەڕانەوە بۆ ئیمارەتە کۆنەکان بووە. ئێمە پێش تەنزیمات، سەفەری جاری پێشێ ئەمن زۆر بە کورتی باسی تەنزیماتم کرد. پێش تەنزیمات ئیمارەتی بابان و سۆران و ئەردەلان و بۆتان و ئەو ئیمارەتانەمان هەبووە لە مێژووی کووردا. ئەو ئیمارەتانە دەسەڵاتێکی زیاتریان هەبوو لەوەی کە دوایە خێڵەکان و هۆزەکان و ڕێیز عەشیرەکان هەیان بوو. واتە هەرچەند پێکەوە نەدا حاوانەوە لەگەڵ یەکتر کێشە و شەڕیان هەبوو و نایان دەتوانین یەک پارچە سازی بکەن، ینی میلەتێکی یەک پارچە دروست بکەن، لەو چوارچێوەیەدا مابوونەوە. بەڵام پێیان خۆش نەبوو دەوڵەتەکانی ناوچە زۆر بێن لە نێو کارەکانیاندا، ینی ئۆتۆنۆمی یا خودموختاریان لێ بستێنن. پێیان خۆش بوو درێژەی پێ بدەن. دوایە باسی وەمان کرد کە لە سەدەی 19دا ئەو هیوایە هەبوو لە نێو خێڵ و هۆزە کوردەکاندا کە دەسەڵات و فەرمانڕەوایی یان بڵین سوڵتەی خۆیان بەسەر چەند ناوچەیەکدا زیاتر بکەن، فراوانتر بکەن. ئەوە بە مانای ناسیۆنالیزم نییە. بەڕاستی تێگەیشتن لەو مەسەلەیە وەکو ناسیۆنالیزم هەڵەیەکی زۆر گەورەیە لە ڕووی فکریەوە، ئەوە هەر ئیدامەی هەبوو. بەڵام لە سەرەتای سەدەی 20ەوە بە تایبەت دوای شەڕی جیهانی 1980ەوە کە معلوم بوو ئێرانیەکان و تورکەکان بەرەو سیستیمێکی تازە دەچن، ئەو جیهانە کۆنەیەتێک دەچێت، خێڵ و هۆزەکان دەستیان بە شۆڕش کرد
و هەروە گوتم لە ئێران بەدەیان تیرە و تایفە و خێڵی دیکە کە کورد نەبوون سەرکوتکران و شەڕیان کرد لە بەرامبەر ڕزا شادا. یعنی ئەوەی کە ئێمە ئیسماعیل ئاغای سمکۆ وەکو نوێنەری نەتەوە چاو لێ بکەین ئەمایە کە ئەو مێژوویە تێنەگەیشتوین، یعنی نازانین کە بۆچی لە قەشقایەکان شەڕیان کرد یا گیلانیەکان مازندەرانیەکان یان بەلوچەکان یان لە ناو خودی فارسەکاندا هێندێک تیرە و هۆز بەختیارەکان و لەکەکان و لۆڕەکان و ئەمانە بۆچی هەمویان تووشی کێشە بوون؟ بەهۆی وەی کە سیستمێک هاتبوو دەسەڵاتی خێڵەکی و فێودالی لە ناو دەبرد. ئەو سیستمە بۆچی ئەوەی دەکرد؟ بۆ ئەوەی کە دەوڵەتی میلەتی ینی دەوڵەت میلەتدا بمەزرێنێ، ینی مەمالکی مەحروسە ئیمپراتوری کە تێک دەچێ دەوڵەت میلەت چۆندا دەمەزرێ ئەو دەسەڵاتە یەکپارچەیە پێک دێت. جار کە من وتم لەوانەیە دموکراتیک بێ لەوانەیە دیکتاتۆری بێ، ئەو کاتی دیکتاتۆریەکی زۆر ئەوە بوو و خێڵ و هۆزە کوردەکانی وەکو خێڵ و هۆزەکانی دیکەی ناوچە هەستیان بەوە کرد کە ئەو ئیمتیازاتانەی کە هەیەە ئەو دەسەڵاتی کە هەیەە ئەو ئازادیەی کە هەیەە هەمویان لێ دەستێنرێتەوە. ئەو بۆیە مقاومەیان کرد، ینی بەرەنگار بوونەوە، بەرهەڵستیان کرد، زۆر کوژران شەڕیان کرد، بەڵام ئەو شەڕانان شەڕی نیشتیمانی نەبوون بە هیچ جۆرێکی ناتوانین بڵێن ئەوە شەڕی میلی بوون، شەڕی نیشتیمانی بوون، شەڕ بۆ دەوڵەت بوون، شەڕ بۆ دەوڵەت نەتەوە بوون، شەڕ بۆ گەڕانەوە بۆ فێۆدالیزم بوون، بۆ ڕئیس سەرۆک عەشیرە و سەرۆک شێخ و ئەو شتانە بوون. بەڵام هاوکات کە شەڕی یەکەمی جیهانی کۆتایی پێهات دەکرێت بڵین لە ئیستانبول لە دیاربەکر کۆمەڵێک خەڵکانی ڕۆشنبیر وەکو بەدرخانەکان و ئەوانە دایان هەویست داخوازی میلی ناسیۆنالیستی، ینی پێیان وابوو تورکەکان چیتر عوسمانلی نەماون، هۆویەتیان گۆڕاوە لە ژێرسایەی ئەو سیستم و فەلسەفە تازەیەی کە ناسیۆنالیزمەی کە ئاتاتۆرک لەگەڵ خۆی هێناوە بوونەتە تورک و ئەو عوسمانلێ لە ناوچۆ، ینی ئەو کەسایەتی کە پێشدا لەگەڵ ئەوانە دەسازا ئێستا ئەوانی قبول نیە، ئەوانیش دەبێ بگەڕێنەوە بۆ کوردبوون، ینی بگەڕێنەوە بەڵام ئەوانە لاواز بوون لایەنە بەهێزەکە، لایەنی شێخ و ئاغا و سەرۆک عەشیرەکان بوون، نەک بەدرخانەکان و ئەو ڕۆشنبیرانەی کە ئەو کاتی لە باشوور و لە باکوور هەبوون. هەمان درێژکراوی هەمان شتێکا کاک سەڵات شۆڕشی پارتی دیموکراتی کوردستانیش کە دروستە بێ هەر شۆڕشی پارێزگاریکردن لە ئاغایەتی و لە بنەماڵی بەرزانی و ئەوەی کە ئینگلیز هانی ئەداکە دژی عەبدولکەریم قاسم و ئەوانە بۆستەوە لە باشووری عێراق. تۆ ئەمە پشتڕاستەکەیتەوە کاک سەڵات؟ بەڵێ 100%. ینی منیش دەمەویست ڕاست ئەو نوکتانە باس بکەم کە ئێوە بەخۆشیەوە باستان کردن، بەڵام دەمەوێت چەند نوکتەشی پێوە زیادکەم. بێگومان شۆڕشی مەلا مستەفا شۆڕشێک بوو، دژی مافی ژنان بوو، دژی زەوی وزار و ئیسلاحاتی زەوی وزار بوو، ئەوەی کە زەوی وزار دابەش بکرێ بەشێکی لە فێۆداڵەکان بستێنرێتەوە، دژی ئەوە بوون کە ئاغاوەت لاواز بکرێ لە عێراق، دژی عەبدولکەریم قاسم بوون چونکە هێندێک بیرۆکەی سوسیالیستی و هێندێک بیرۆکەی تێکەڵاوێک لە ناسیۆنالیزم و سوسیالیزمی عەرەبی بوو. ئەمە بوو بەهۆی ئەوەی کە کوردایەتی من لە مێژە لە نووسینەکانی دیارە هەندێک شتی بچووکم لەسەر و شتە نووسی و من هیچ ئیدعام نییە کە بڵێم لایەنی تیۆریکی ئەو باسە قورسە بە من ڕوون دەبێتەوە، بەڵام کوردایەتیم جێ کردوێتەوە لە ناسیۆنالیزم و پێم وایە ناسیۆنالیزم ئەوی تر ساز دەکا کە دوایە ئەگەر کات هەبێت دێمە سەری، بەڵام کوردایەتی ئەوی ترەکەی کوردێکی ترە، پارچەیەکی ترە، حیزبێکی ترە، شێخێکی ترە، خێڵێکی ترە، قەبیلەیەکی ترە. واتە کوردایەتی دوژمنەکەی نە تورکە نە فارسە نە عەرەبا، ئەوە هەمووی درۆیە. کوردایەتی دوژمنەکەی خێڵێکی دیکەی کووردە یان پارچەیەکی دیکەیە. بۆ نمونە لە سیویەکی ئابدا ئەوی تر بۆ کوردایەتی یەکێتی نیشتیمانی بوو، لە سەردەمی قیادە موەققەتدا ئەوی تر کوردی ڕۆژهەڵات بوو. ئەتۆ ئەگەر لە مێژووی کوردایەتی بکۆڵێەوە لە هەر سەردەمێکدا ئێستا پەکەکەیە دوژمنی سەرەکی کوردایەتی، لە هەر سەردەمێکدا دوژمنی سەرەکی کوردایەتی
هێزێکی دیکەی کوردە. ئەمە زۆر گرینگە کە ڕۆشنبیرانی کورد هیچ ئاوڕیان لێ نەداوەتەوە، ینی زۆر کەم دیارە من دیتومە باس کراوە، بەڵام وەکو شتێکی تیۆریک گەڵاڵە نەکراوە. ینی ئەمە لایەنێک بوو کە پێم وایە زۆر پێویستە ئەگەر دەرفەتە بوو دیسان بچینەوە سەری، بەڵام کە بگەڕێمەوە بۆ سەرەتای سەدەی بیستەم و دوای شەڕی جیهانی، ئێمە لە بەرنامەی پێشوودا باسی شەڕی پێش شەڕی یەکەممان کرد کە کورد لە چ دۆخێکدا بوو و هەروەها لە سەردەمی شەڕی یەکەمی جیهانیدا. ئێستا باسیوە دەکەین دوایە چ ڕوویدا. بەڵێ دوایە پرسیارێکە هەرچەنە بۆی لێرە بچینە پرسیاری دووەم، هەرچەنە ئەم پرسیارە هاوڕێکی خۆشەویستمان کاکنیاز بۆی نردوم، بەدەنگ بۆی نردوم، بەڵام کرۆکی پرسیارەکە ئاواهیە. ئەڵێ ببوورە بۆچی دەوڵەتان لە پەیماننامەی لۆزاندا زۆر بەلایانی تورکیادا شکاندیانەوە؟ هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی و دروستبوونی دەوڵەتی تورکیا چ سودێکی بە دەوڵەتان ئەگەیان وا ئەو لایەنگرە سەرسەختیان ئەکرد لە دروستبوونی دەوڵەتی تورکی بە سەرۆکایەتی ئەتاتورک؟ بەڵێ پرسیارێکی زۆر باشە، زۆریش ئەوەندەی من تواناییم هەبێ وڵام دەدەمەوە، چونکە بەڕاستی پرسیارێکە مێژوو نووسان باسییان لەسەر کردووە. بۆ نمونە دوێنێ من باسی ئەو کتێبەم کرد، ئەو سوڵحەی کە هەموو سوڵحەکانی لەناو برد، دەیڤید فرامکین. ئەم کتێبە بەخۆشیەوە بە فارسی وەرجێرانێکی زۆر باشی لێکراوە، 3 ساڵ پێش بڵاو کراوەتەوە. من نوسخەیەکیم هەیە و چەند جار بەسەریدا چوومەوە. کتێبێکی ئەوەیە لەوێدا دێتە سەر ئەو پرسیارەش، ینی بەشێک لە جواب وڵامەکەی کە لەو کتێبەدا باسی دەکا ئەوەیە کە هۆی ئەوەی کە ئینگلیسیەکان بڕیاریاندا لەگەڵ عەرەبەکان پەیمان ببەستن ئەوە بوو کە دەیان هەویست ئەو ئیتیفاقا پێش ئەوەی کە سۆڤیەت لەگەڵ عەرەبەکان دروستی بکە لە دژی بڵین عوسمانی، ئەوان خۆیان دروستی بکەن و پێش ئەوەی کە سۆڤیەت خۆی بگەێنێتە ناوچەکە ئەوان بڕیاریاندا کە ئەو ئیتیفاقا لەگەڵ سۆڤیەت لەگەڵ ببوورە لەگەڵ عەرەبەکان دروست بکەن ئینگلیسیەکان. وڵامێکی تریش هەر لەو کتێبەدا دەدرێتەوە، دەڵێکە ئەگەر هەڕەشەی سۆڤیەت نەبوایە و ئەوەی کە ئەو ئیمپراتوریە تۆڵە بکاتەوە و بچێتە باوەشی سۆڤیەت، لەوانە بوو پەشیوان ببنەوە لە هەڵوەشانەوەکەی، چونکە هەڵوەشانەوەکەی ئەرچێکی قورس بوو، هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەوانە پێشدا ئەو ئیمپراتوریەتە هاوکاری دەکردن، ڕێگای هیندوستانی بۆ کردبوونەوە، نزیک 100 ساڵ هاوکاریان هەبوو بەریتانیا لەگەڵ عوسمانی، کە ئەو هاوکاریانە تێکچوون هەڕەشەی سۆڤیەت بوو بەهۆی ئەوەی کە بڕیاری هەڵوەشانەوەی بدەن. بەڵام کە بڕیاری هەڵوەشانەوەشیاندا لە سیڤێردا زۆر شەرت و مەرجیان بەسەر تورکیادا خوڵقان، تورکیان زۆر بچووکتر کردەوە. ئەو شەڕەی کە ئاتاتۆرک کردی ئەزمیریان لە یۆنانیەکان ستاندەوە، زۆر شوێنی تریان ستاندەوە، ئینگلیسیەکانیان بریتانیای تووشی ئەوە کردەوە، لە هەمان کتێبدا باسی دەکا، تووشی دووریان ینی دەبوو هەڵبژێرن، دیسان شەڕێکی تازە دەست پێ بکەنەوە لە دژی ئاتاتۆرک، یان ئەوەی کە ئیمتیازی بدەنێ و لەگەڵی پێک بێن. هەروەک دیتمان ئیمتیازیاندایە لەگەڵی پێک هاتن، بەڵام دیسانیش ویلایەتی مووسڵ حاضر نەبوون ویلایەتی مووسڵی تەحویل بدەن. هەتا 1926 هەر داوای دەکرد ئاتاتۆرک کە دوایە پاشگەز بۆ، بەڵام شۆڕشی شێخ سەعیدیان هاوکاری لەگەڵ کرد ئینگلیسیەکان بۆ ئەوەی کە ئاتاتۆرک ناچار بکەن پاشگەز بێتەوە لەسەر مەسەلەی ویلایەتی مووسڵ. ئەگینا ئەیانزانی کە شۆڕشی شێخ سەعید شۆڕشێکە بەرەو عوسمانی بەرەو دواوە، بە گەڕانەوەیە بۆ دواوە، حتا لەسەر شێخ مەحموودی ژەوایان دەزانی کەوە شۆڕشێکی نۆستالژیای عوسمانیە، ینی ئەو نەزم و سیستیمە کۆنەی کە خەریکە لە ناو دەچێ
پەرۆشی بۆوی بە پەرۆشە و هەموو حەولەکانی لەسەر ئەوەیە ئینگلیسیەکانی پێکافرا و چەند جار لەگەڵیان بە شەڕاتوە بۆیش ئەوانە سزا دران ئەو سزادانە ئەوە بوو لەلایە کڵاویان لەسەر شێخ سەعیدی پیران ینی فریویاندا ناجوامێرانە مامەلایان لەگەڵ کرد لەلایەکی تریش لەگەڵ شێخ مەحموود حاضر نەبوون ئەو کارێک کە بۆ عەرەبەکانیان کرد واتە حکوومەتێکی کارتۆنی بۆ دابمەزرێن ئەو حکوومەتە کارتۆنیان بۆ فەیسەڵ دامەزراند فەیسەڵ بەدەیان خێڵ و هۆزی عەرەب هەبوون کە دەسەڵات و سوڵتەی فەیسەڵیان قبول نەدەکرد ئەگەر ئینگلیسیەکان یارمەتیان نەکرد بە عینی شت لەسەر شێخ مەحموودی شەبوو بەڵام ئەگەر ئینگلیسیەکان هەمکاریان کرد بە دایانتوانی بیکەنە مەلیک لە ناوچەیەکی چکۆڵە دوایە مەسەلەی نەوتیش هەبوو ئەو بڕوایەی کە بە فەیسەڵیان هەبوو بە عەرەبەکانیان هەبوو بە شێخ مەحموودیان نەبوو کە ئەو مەسەلەی نەفتی کەرکووک و مووسڵ و ئەوانە لەژێر کۆنتترۆلی کورددا بێ پێیان باشتر بوو لەگەڵ عەرەب شەریک بن لەو مەسەلەدایانی ئەو مێژوویە لێکۆڵینەوەی زۆر لایەنی هەیە کە ئەگەر لێ بکۆڵینەوە دەبینین کە کورد ئەو ئەکتەرە نەبووە کە ئێستا باسی دەکا یعنی ئەو ئەکتەرەی کە ویستویە دەوڵەت دروست بکە ڕزگاری خواست بۆ دژی ئیستیعمار شەڕی کردووە ئیمپریالیستەکان خەنجەریان لێداوە و دابەش پچڕیان کردو و ئەنجنیان کردو لە حاڵێکدا کورد بۆ خۆی سەدان تیرە و تایفە و پارچە بووە و دەیان و سەدان خێڵی بەهێزی تێدا بوو کە هێندێکیان کە لە هەمووان بەهێزتر بوون شۆڕشیان کردووە لە دژی ئینگلیسیەکان شەڕیان کردو و دوایش لە دژی ئەو مۆدرنیتە زۆرە ملیە لە دژی سێکۆلاریزم و ئەو لایک بوونەی کە ڕزاشا و ئاتاتۆرک هێنایان بۆ ناوچەکە بۆ گەڕانەوە بۆ نەزمی کۆن گەڕانەوە بۆ ئەوەی کە دیسانەکانێ عوسمانلی زیندوو بێتەوە یان مەمالیکی مەحروسە زیندوو بێتەوە هەوکاری سەرەکی ئەوەی کە کورد جیاوازی لەگەڵ عەرەبەکانەیە بۆ عەرەبەکان دەوڵەت دروستکراوە ئیتر و دەوڵەتی کە دروستکراوە بە هەچ شێوەیە کاتاوەکو ئێستا هۆکاری سەرەکی کورد خۆیەتی لەبەرەوەی کورد خۆی نەیویستووە لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە ئیمپراتۆرەتی عوسمانی بەش ئەکا دەست بقاتە ناو دەستیانەوە یاخود هاوشانیان بێ یارمەتی دەریان بێ بە سەبەبی بە ئاینبوون و بە خێڵێکی بوونی کورد بەڵە زۆر ڕاستە منیش هەر دەمەویستەوە بڵم جاری پێشێ باسی ئەوەم کرد کە تورکە گەنجەکان و ئەو هێزانەی کە ئینقلابی مەشروتیەتیان لە ئێرانە پرتە پێشێ سێکۆلار بوون و تەنانەت لە ئێران ڕێبەری ئاینی شێخ فەزڵوڵای نووریان لە داردا ینی کوشتیان لەسەر ڕێگایان لا بردو دوایە ئەو سێکۆلاریزمەی بە سەبکی غەربی هات یاسای بنچینەیی شەرعیان زۆر لێ پاک کردەوە واتە ئەوەی کە قەوانینی شەرعی و یاسای ئیسلامە زۆریان لێ دەرهاویش لە تورکیا زۆر تونتر ئەو کارەیان کرد لە ڕێگای کەمالیستەکان و ئاتاتۆرکەوە واتە ئەمە شتێک بوو کە کوردەکە نمونونەکەی نەبوو ئێستا ئەمە ناتوانین بە درخانیەکان یان هێندێک لە ڕۆشنبیرانی ئەو کات ئەو هێزە کۆمەڵایەتی و سیاسیان نەبوون کە بتوان جوڵانەوەیەک دروست بکەن بۆیە دەکرێ بڵێن بەڵێ لە تورکیا ئەوەی کە عوسمانی لە بەین برد بەڕاستی زەربەی ئاخری لێدا گەنجە تورکەکان بوون ئەوان ینی تورکەکان خۆیان عوسمانیان لە ناو برد لە ئێرانیش دیسانەکانێ لە ناوەند بوو لە تاران و لە شارە گەورەکان بوو کە قاجارەکانیان لە ناو بردە و ئیمپراتوریان هەڵۆشاندەوە لەم ناوەدا نوێنەرانی سیاسی کوردەکان هەم لە باشوور هەم لە باکوور ئەو نوێنەرانەی شۆڕشیان کرد و لە مەیداندا بوون و شەڕیان کرد ئەوانە خوازیاری ڕووخاندنی عوسمانلی یان ئیمپراتوری نەبوون نە لە ئێران نە لە دانەویست ئەو دەسەڵاتی شێخ و ئاغا و دەرەبەگ و فێوداڵ و خێڵ لە ناو نەچێ شۆڕشێکی دواکەوتوو بوو بە هەموو معنای ئەو شۆڕشە گوێزراوە بۆ کۆتایی سەدەی بیستەمیش ینی ئێستا ئێمە هەر دیسانەکانێ ئەزمموی باشوور چی پێوتین ئەزمموی باشوور پێیوتین پارتیمان هەیە یەکێتیمان هەیە درێژەی دەکرێت بڵێ ئیمارەتەکانی بابان و سۆرانن لەگەڵێک بەشەر دێن ناتوانن یەک پارچەیی دروست بکەن ناتوانن ئیدارەی ناسیۆنالیستی دروست بکەن ئەوی ترەکەیان دوژمنەکەیان نەک عەرەبە نە فارسە نە تورکە خوێن
ئەو لێرە زوونی زەرد و سەوزە ئەوە دوژمنی سەرچێنە ئەمە کێشەی ناسیۆنالیزمی کووردە واتە کێشەی ئەوەی کە هێشتا یەکپارچەیی فکری ئەوەی کە کورد یەک نەتەوەیە دەبێ یەک سیستمی هەبێ ئەو سیستمە بەرەو دەوڵەت نەتەوە بچێ لە کووردا دروست نەبووە و هەرنیەتی جا بۆیە زۆر کەس تێن دەڵێن پارتی خوازیاری دەوڵەت نەتەوەیەکی زاڵمە بۆ کورد کە ئیزەدیەکان و ئەوانی دیکە سەرکوتکار لە تێنەگەیشتون دوژمنی سەرەکی پارتی ئیزەدیەکان نین سۆرانەکانن دوژمنی سەرەکی یەکێتیش ینی ئەو هێزانن کە هێزە سەرچەکانن ئەو هێزانن کە ئیمارەتەکانن زوونەکانن نەک ئیزەدیەکانن نەک شیعەکانن نەک ئەوانە نین ینی ئەوە نییە داواکردنی ئەوەی کە کورد دموکراسی بپارێزێ بەو سیستما قەت چارەسەر نابێ ینی ئەتۆ دەبێت یەک ئیدارەت هەبێ یەک پارچەیت هەبێ جا ئەدە و یەک پارچەیەیدا ئایدۆلۆژی کوردبوون لەدایک ببێ ینی ئەتۆ سنوورەکانت دیاری بکەیت سنووری تۆ ئەگە دێگەڵە بێ دەوڵەت چۆندا دەمەزین سنوورەکەت دەبێ ئەگەر لانی کەم پارچەیەک بێ ینی لانی لەو بەشکراوە بەڵێ لەو بەشکراوە لانی کەم کاک سەلاح پرسیاری هاوڕێگە لە فیسبوک نردوتی کاک علی حەزەکەم بۆ پرسیارە نەتێکەڵاو بکەین لە بەرنامەکەمانە ئەڵێ باشە هاوڕێ ئەتاتورک ئەو هێزەی لەکوێ بوو دوای ئەو شکستە گەورەی عوسمانی ویان چێ پشتگیری ئەتاتورک تورکیا کرد کاکە ئەوە لە سەدەی 19دا گەنجە تورکەکان دامەزرا و حیزبیان دروست کرد لە سەدەی 19دا ئەوانە هاتن داوای ئیسلاحاتیان کرد بە شێوەی ئەوروپا ینی بڵین زۆر کۆن بوون دوایش کە دیتیان عوسمانی بۆتە دەوڵەتێکی گەندەڵ و نەخۆش و ئیمپراتوریەکی زەلیل ئەوانە ویستیان کە تورکیا نەجات بدەن ینی تورکیا ڕزگار بکەن و بۆیەش مەسەلەکان مەسەلەی تورکبوون بوو ینی مەسەلەکانەوە بوو سیستمێکی تازە بن ئەو لەو شەڕانەدا کە سەرکەوتن بە سەدان ئەفسەری ئەرتەشی عوسمانی هاتە پاڵیان ینی ئەوە نەبوو کە بڵێ ئەوانە خۆڕسک بە یەک شەو لە پڕا وەکو کارک تۆقین و مەسەلەن لە پڕا دەرکەوتن ئەوانە مێژوویەکیان لە پێش خۆیان هەبوو هەروەکو جاری پێشە باسم کرد لە ئێرانیش مەشروتیەت ئەو هێزە سیکولارە بوو کە دژی ئاغاوەت و فێودالەکان و ئەوانە دژی ئەو شتانە دەیەویست یاسا بێنێ بە سەپشی ئەوروپی بەڵام زۆر کەم سەرکەوت دوایە دیکتاتۆرێک هات جێبەجێ کرد ئەو ئیشانەی بە زۆرە ملی جێبەجێ کرد لە تورکیاش ئاتاتۆرک بە زۆرە ملی چونکە ئەوانە هەم فێودالیزمیان لە بەرامبەردا بوو هەم ئاین دوو هێزی کە ڕێگان نەدەدا کۆمەلگا بە شێوەیەکی سێکۆلار بەڕێوە بچێ بە هیچ جوور نیان دەهێشتا و دوو هێزە ئەو دوو هێزان بە توندی سەرکوت کرد ینی ئەو سەرکوتە بە هێزێکی لاواز نەدەکرا ئەم پێم وایە ئاتاتۆرک زۆر بەهێز بوو لە هەنگری زۆر بوون و بەرەبەرە هەر هێزەکەشی زیادی کرد چونکە هات پشتیدا بە ئەوەی کە تورک دەبێ ئەفەندی بێ تورک دەبێ مۆدێرن بێ و مەسەلەی جلوبەرگ و سێکۆلاریزم و خوێندن و زمانی تورکی و ئەو شتانە هەر نەبوون بۆیە من دەڵێم لە سەدەی 19دا نە کورد ناسیۆنالیست بوو نە تورک نە فارسی چیان ناسیۆنالیست نەبوون هیچیان مەسەلەی سنووری میلی و نەتەوایەتی بەو شێوەیە نەبوو سوڵتان دەیهەویست سوڵتەی خۆی فراوانتر بکە زیاتر ماڵیات وەرگرێ مەسەلەی ئاین دەگۆڕێدا بوو بەڵێ ینی ئەوەی کە کورد لەگەڵ عوسمانلی زیاتر لە ڕووی ئاینیەوە نزیکایەتی هەبوو تا لەگەڵ کوردی مەسەلەن لەگەڵ ئێران کە زیاتر شیعە بوو و مەسەلەی ئاینی ئەو کێشەیە لە گۆرەدا بوو بەڵام بەردەوامە کاک سەڵات تا ئێستا هەر بەقوڵی بەردەوامە بەڕاستی ڕاستە بەداخەوە ئەمی شەرمە بەستمەوە بوو ینی ئێمە کە بگەڕێنەوە بۆ داهاتوویە بۆ ڕابردووەکە ئێستا چۆن دەتوانین بڵین لۆزان کێشەی سەرەکی کووردە ئێستا ئەتۆ ئاینی کێشە قوڵتر هەتا ینی ئەو کێشەیە کە لە لۆزاندا هەت بوو ئەو هێزا پاشکەوتووی ئاغا و دەرە بە گوشێخ و مەرجەع و ئەوانەی کە ناهێڵن پارلمان لێدا دەخەن ناهێڵن پارلماندا بمەزرێ ناهێڵن سیستمی دەوڵەت نەتەوەدا بمەزرێ خودی پارتی دموکرات و یەکێتی نیشتیمانی و هێزانەی کوردایەتین خۆ هیچ هێزێک لە دەرەوە لەو 30 ساڵەدا نەهاتووە
بڵێ کورد نابێ لە باشوور ببێتە خاوەنی سیستمی دەوڵەت نەتەوە کام هێز پێشی گرتووە لە ناوخۆیدا ناتوانێت بۆ ناتوانێت چونکە ئەو پارچەگەرایی خێڵگەرایی ئەو گەڕانەوە بۆ دوایە ئەو فیئۆدالیزمە ینی ئەتۆ چ جیاوازێک لە نێو مەسعود بارزانی و سەرۆک خێڵێکی سەدەی 19دا نییە لە ڕووی فکر و مێنتالیتەتەوە لەگەڵ مەلا مستەفاش ئەو شتە هەر درێژەی کێشاوە حیزبەکانی دیکەش پارتی یەکێتی گۆڕان بوونە حیزبی بنەماڵەیی یان حیزبی تاکە کەسی ئەوە نییە بڵێ ئەوانە دەتوانن پارلەمان بەڕێوە بەرن دەتوانن دادوەری بێلایەن بەڕێوە بەرن دەتوانن سێکۆلاریزمدا بمەزرێنن دەتوانن قوەی قەزاییە جوێکەنەوە لە شەرع و لە ئاین ئەمانە بەم هێزانە ناکرێ ئەو کوردانەی کە پشتیان بەوە بەستووە کە ئەمانە دەوڵەتیان بۆ دروستکەن کوردیان بۆ ڕزگارکەن کۆمەلگای مۆدێرنیان بۆ دروستکەن لە ڕێگای دزینی پارەی نەوت و دروستکردنی بینا و مۆڵ و ئەم جۆرەشتانەوە یان خۆیان فری دەدەن یان بندیوارن یان زۆر نەخێندەوار و ناشارەست بەڵێ یان بەرژەم خواز ڕاستە سپاس کاکسەڵاگەن پرسیارێکی تر یەتە ئاراوە هەرچەنە نازانم لە قسە و باسەکان ئەگە قسەمان لەسەر کرد بێ دەوڵەتەکانی تورکیا و عێراق و سووریا کە دەرەنجامی ئەو گۆڕانکاریانە بوون ئەو گۆڕانکاریانە بوو کە لە دوای پەیماننامەی لۆزان دروست بوون لایەنە ئەرێنی و نەرێنیەکان چین لە دروستبوونی ئەو دەوڵەتانە خەڵکانی ناو ئەو دەوڵەتانە یاخود لە دوای ئەو پەیماننامەیە دروستبوونی ئەم سێ چوار دەوڵەتە لەم ناوچەیە لایەنی باش و خراپەکانی بە شرۆڤەی بەڕێستان چییە؟ کورد خۆی بە زەرمەندی لەلایەنە خراپێکە خۆی بە زەرمەندی یەکەم و سەرەکی ئەزانێت و مەخدوریەتی ساڵانێکی زۆرە لە نووسین و کۆبوونەوە سیمینارەکاندا بە ئاشکرا بەیانەکرێت و داوای هەڵوەشانەوەی ئەو پەیماننامەی لۆزانەکەن ئەوانەی لە کۆڕ و سیمینارەکاندا بەشدار ئەبن کەسانی سەر بە حیزبەکانی کوردستان و ئەندام پەرلەمانی خانەنشین و بندیوار و مێژوو بەعسی ڕابردوو ئاغا و سەرۆک عەشرەت گەلۆ ئەمانە خەریکی چین ئایا بەمانە ئەوەی کە خوازیارە یاخود ئەوەی کە خەوی پێوە بینێ یاخود ئەوەی کە کورد ئەوێ بەمانە دروست دەبێت کاک سەلاح بەڵێ نەخێر ئێمە پێمان وەڵامی ئەو پرسیارە دراوەتەوە لە نێو قسەکاندا بەڵام دیسان ئەوەی کە زیاتر تەرکیز بکەنە سەر لایەنە ئەرێن و نەرێنیەکانی دروست عێراق تورکیا سووریا بۆ گەلانی ناوچەکە بەڵێ بێگومان لایەنێکی زۆر نەرێنی و نێگاتیڤەکە ئەوە ئەگەر لایەنی ئەرێنی هەیە بۆچی کورد لەناو ئەم دەوڵەتانە تا ئێستا بە نێرێنی ماوەتەوە کاکە سەلاح بەڵێ ئەمە پرسیارێکی گرینگە ئەمن لێرەدا ئەوەی باز دەکەم کە لەو 100 ساڵەدا ینی لە پێش شەڕی یەکەمی جیهانیدا هەروەک باسمان کرد نە زمانی کوردی سەرکوت کراوە نە کولتوری کورد سەرکوت کراوە نە هیچ زوڵمێکی نەتەوایەتی لە کورد کراوە بەڵام شەڕی خێڵەکان هەبووە سوڵتان هەبووە جاروبارە هێندێک خێڵی کورد سەرکوت کراون دەسەڵاتیان کەم کراوەتەوە سنووردار کراوە یان کوژراون ئەو شەڕانە لە سەر تاسەری عوسمانی و ئێران ڕووی داوە دەنێ و سەدان و هەزاران خێڵدا لەم ناوەدا ئەو خێڵانەی زۆر بەهێز بوون جێگای مەترسی بوون بەڵام دوای شەڕی یەکەمی جیهانی زمانی کوردی سەرکوت کراوە کولتوری بە تایبەت لە باکوور ینی لە ئێران بە دەرەجەیەکی کەمترە و کارە کراوە لە باشوور زۆر کەمتر چونکە تەنانەت زمانی کوردیش تا ڕادەیە ڕێگای پێدراوە تا زانکۆش ڕێگای پێدراوە بەڵێ بەڵێ مافە کولتوریەکانی کورد جلوبەرگ و خوێندن و نووسین و ئەوانە ڕێگای پێدراوە بەڵام مافە سیاسیەکانی لێزەوت کراوە لە باشوور لە سەردەمی سەدام و ئەوانەدا دوایش کە شۆڕش کراوە لە سەردەمی عەبدولکەریمدا پێما بێ عەبدولکەریم حازر بۆ زۆر ماف بدا بە کورد بەڵام کورد دژی ئەو بیرۆکەیانە بۆ کە مەسەلەی فیۆدالیزم بخەنە ژێر پرسیار مەسەلەی مەرجع و شێخ و مەشایخ و ئەو شتانە بکەوێتە ژێر پرسیاریانی کورد وەکو نوێنەرایەتی فیۆدال دژی دموکراسی بووە دژی ئەوە بۆ کە یەکسانی هەبێ یان کۆمەلگایەکی مەدەنی دەوێدا دروست ببێ کە هەمومان قسەکەمان بە یەک ئەندازە نرخی هەبێ ئازادی بیر و ڕات دەربڕین لە لای مەلا مستەفا ئەوانە هیچ معنای نەبووە دوایش لە لای نەوەکانیشی ئەو شتە بەڕاستی
هیچ معنای نییە. ئێستاژ ئەوە بە پارەی نەوت دوو کاناڵی نەوتاویان دامەزراندووە، کۆمەڵک بندیوار و کۆمەڵک ژۆرنالیستی زەرد و ئەمە بەڕاستی کارەساتە. ینی کەسێکی ئێستا چاو لێ بکە زانکۆ چی لێ بەسەر هاتۆ لە باشوور، ینی زانکۆیان زۆر زەلیل کردووە، مامۆستاکانی زانکۆ چێن. ئەمە سەردەمێک بوو کەسێکی وەک دکتۆر عەباسی وەلی سەرپەرشت و مامۆستای زانکۆ بوو لە باشوور، بەڵام ئێستا چی لێ بەسەر هاتووە. ینی مەبەستم ئەوەیە کە ئەو شتانە دەبێت پێکەوە مقارنە بکرێن. بەڵام ئەوەی کە ئێستا من دەمەوێت بیڵم ئەوەیە کە لەگەڵ ئەوەشدا کە ئەو دەوڵەت نەتەوانە زمانی کوردیان وەلانی کەم سیاسەتی کوردیان لە ڕووی سیاسیەوە کوردیان سەرکوت کردووە، لە ئێران زمان و جلوبەرجی کوردی تا ڕادەیەکی زۆر ئازاد بوو، بەڵام نەک بە شێوەی خوێندن و زانکۆ و ئەو شتانە. یعنی کاریان بەوە نەبوو شاعیرێک شعرێکی دەنووسیان، بەڵام لە تورکیا بەڕاستی وەکو خەفەکردنی زمان بۆ، وەکو لە ناوبردنی زمان بۆ ئەو پرۆسەیە کە ڕووی داوە. ئەوە بووە بەڵێ کە بیسڕنەوە بەڵێ بەداخەوە، ینی ئەوە شتێکی زۆر ئەوە بووە. بۆیە بێگومان کورد مێژووی پێش شەڕی یەکەمی جیهانیەکەی لە جیهانێکدا ژیاوە کە ناسیۆنالیستی نەبووە، مافەکانی زەوت نەکراون، زمانی دایچەکەی قەدەغە نەبووە، سنوورەکانیش زۆر شل بوون، خەڵک چۆتە حەج بە کاروان چۆتە سووریە، چۆتە باکوور، هاتوچۆ هیچ ئەوە نەبوو بڵێ پاسپۆرتی هەیە، ژاندەرمەری هەیە، شت هەیە. بەڵام خێڵە چی بووە؟ شاری گەورەی نەبووە، کولتوری شار تێیدا زۆر لاواز بوو. ئێستا سولەیمانی مەسەلەن یان هەولێر هەر هەبوون، دەڵێ سولەیمانی کە دارولموڵکی بابان بوو، ئەمە ئەو شعرە بەناوبانگەیە کە ئەو ئیمارەتانە هەبوون، ئەو ئۆتۆنۆمیە هەبووە کە سەری بۆ کەس دانەنواندووە. ئەم شعرە بەیتی دوایەکەی دەڵێن نەسوخرەچێشی نازانم عالی عوسمان بوو، بڵێ عالی عوسمان بوو. یعنی ئەمە شعرێکی مێژوویە، ئەمە زۆر شتی تێدایە، یان زۆر شعری دیکەشان کە لەوێدا نالی و مەحوی و ئەو شاعیرانە و هەروەها شاعیرانی بەشی ڕۆژهەڵات ئەمانە پەیوەندیان پێکەوە هەبووە. یعنی کێشەی کولتوری، کێشەی زمان، کێشەی ئەوانە نەبووە، ناسیۆنالیزمیش نەبووە. تۆ باسی ئەوەمان کرد کە حکوومەتەکانی ئێرانە جارێک تورک حکومی کردو، جارێک لۆڕ و جارێک بەختیاری و جارێک ئەفشار و یعنی هەر جارێک تیرە و تایفەیەک هاتووە تارانی دەرگیر کردووە. ئەمە چۆن دەتکرێ بڵێەوە ناسیۆنالیزمە؟ زمانی فارسی دەرز نەکوتراوە، مەکتەبیان دروست نەکردو، ینی زۆرە ملی نەبووە خوێندنی زمان. ئەتۆ دەتوانێت بە زمانی کوردی بخوێنی کەسیش کاری پێت نەبوو. بەڵام کورد لەناو ئەو فەزایە، لەناو ئەو ژینگەیە وەکو ئازەریەکان وەکو نمونە بڵێن لە ئێرانە، لەنا ئەو فەزایە هیچیان بۆ خۆیان نەکردووە، بۆچی هیچ بەدەست نەهاتووە لە جیاتەوەی سوود لە دروستکردنی ئەم سنوورە نێودەوڵەتیانە بێنن کە لە دوای پەیماننامەی لۆزان دروستە بێ، وەکو عێراق و تورکیا و سووریا، بە پێچەوانەوە خەریکی دروستکردنی حیزبی ئاغاوات و دەرەبەگایەتی و دین و مەسهەب و ئەوانە بوون و لە هەمان کاتە بە کۆمەلگاشی ئەفرۆشتنەوە کە ئەمانە خەریکی خەباتی نەتەوایەتی شۆڕژگەری دروستکردنی دەوڵەت بۆ کورد بوون. بۆچی ئەوە شڕۆڤەی تۆ بۆ ئەمە کاکێسڵ؟ بەڵێ کاگرزگار پرسیارێکی قورسە. ئەوەندەی کە من دەزانم ئازاریەکان لە ئێران بورژوازیەکی بەهێزیان هەبوو، تێکەڵ بوون لەگەڵ بورژوازی فارسەکان، بەشێکی زۆر لە میلیۆنێرەکان و گۆرانی بێژەکان و هونەرمەندان و نووسەران و ینی ئەو نوخبەکان ئازەری بوون. تەنانەت ڕێبەرانی سیاسی بەشێکی زۆریان ئازەری بوون کە خۆیان بە زمانی فارسی قسەیان دەکرد، باسی مێژووی ئاریاییان دەکرد، بە شانوباڵی هەخامەنشی و کوروش و مێژووی کۆنی ئێرانیان هەڵدەدا، بەڵام خۆیان ئازەری بوون. ئەمە بۆ ئەم شتە بەم شێوەیە بوو. ئێستاش لە کۆماری ئیسلامیدا گەورەترین تیۆریسیەنی ناسیۆنالیزمی فارس کە زۆر جار لە فاشیزم نزیک دەبێتەوە کەسێکە بە نێوی سەید جەوادی تەباتەبایی کە خۆی تورکە، ئازەریە، خەڵکی تەورێزە، ساڵێک پێش چەند مانگ پێش فەوتی کرد لە تەمەنی 77 ساڵ دی، بەڵام نزیک 20 جڵد کتێبی نووسیوە، ینی هەزاران لاپەڕەی
ڕەش کردوتەوە بۆ ئەوەی کە ئێران و تەمەدون و شارستانیەتی ئێران وەکو بڵین شارستانیەتی ناوچە کە هەموو دەبێ بۆ زمانی فارسی تەکریم بەرن کوردنۆشی بۆ بەرن وەکو زمان و کولتوری سەرەکی تیۆریزەی کردو گەڵاڵی بۆ داڕشتۆ دیارە ئەمە دەکرێ بڵین فارسەکان شاری گەورەیان هەبووە وەکو تەورێز و وەکو زۆر شاری دیکە تێکەڵاوی کولتوری چڕوپڕیان هەبووە دوایش تێکەڵاوی شیعە زۆر بەهێز بۆ لە نێویاندا هەردووگلا شیعە بوون یعنی ئەو شیعەیەش هەتا ئینقلابی ئێرانیە مەسەلەی مەزهەب لە ئێرانە زۆر بەهێز بووی لە ئێرانش لە دژی ڕزاشا و سێکۆلاریزمەکەی ئەو شۆڕشەکرا لە تورکیای ئەردۆغان هات لە ئێران ئینقلاب کرا پێشەوەی کە ینی 20 ساڵ پێشەوەی کە ئەردۆغان بێ تۆڵە بکاتەوە بۆ ئیسلام لە تورکیا لە ئێران 20 ساڵ پێشتر تۆڵەیان لە ڕزاشای کردەوە و حکوومەتی مەزهەبی هات و تا ئەو کاتی دەکرێ بڵێ یەکگرتوویەکی مەزهەبی بەهێز هەبوو لە نێوان شیعەکاندا ئازەریەکان و فارسەکاندا چونکە باوەڕێکی تونند هەبوو کۆمەلگا سیکولار نەبوو بەشی زۆری کۆمەلگا دەنجی بە ئیسلامدا لە شۆڕشی ئێراندا بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە ئێستا ناسیۆنالیزم لە نێو ئازەریەکاندا وردە وردە بەهێز دەبێ هەرچی بڵین ئاین هێزی کەمتر دەبێ ناسیۆنالیزم بەهێزتر دەبێت لە نێو ئازەریەکاندا بۆیە ئازەریەکان ئێستا دوو دەستن دەستەیەک لە هەنگری مانەوە لەگەڵ ئێرانیان دەستەیەک خۆیان سەر بە ئەردۆغان و سەر بە تورکیە و ینی خۆیان بە بەشێک لە ئازەربایجانی رووسیا شۆڕەوی یەکێتی سۆڤیەتی کۆن دەزانن پێیان وایە دەبێت تێکەڵ بنەوە پانتورکیزم لە نێویاندا بەهێزە ئێمە باسی ئەوەمان کرد کە کورد پان ئیسلامیزمی هەبووە پان عوسمانیزمی هەبووە لە سەردەمی شەڕی یەکەمدا بەڵام پان کوردیسم زۆر لاواز بووە ئەوەی کە ئێمە باسمە ئێستا پان تورکیسم بەڕاستی بۆتە هێزێک لە ئێراندا بەڵام چەندە سەر دەکەوێت پێشم شتێکی زۆر باش نییە یعنی ئەگەر گەلان بتوانن لە دیموکراسیدا لە فرەدەنجیدا بژین کولتورەکان لەگەڵ یەکتر بژین زمانەکان لەگەڵ یەکتر بژین ئەو شتەی پێی دەڵێن فرە کولتوری فرە ئاینی ئەو مۆدێلەی کە لە ڕۆژاوا ئێستا چەند ساڵە ئەوە لە 2011ەوە حولیان بۆ دا و زۆریش سەرکەوتنی بەدەستێناوە مۆدێلێکی کەموێنەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە نابێ ئەو شتانە ئاوا ڕەش و سپی چاو لێ بکەین کە تۆ یان دەبێت بەرەو دەوڵەت نەتەوە بچی یان هیچ ڕێگای دیکەت نیە دەبێت کۆیلە و دیل و ئەسیری نەتەوەکانی تربی دموکراسی فرە کولتوری کۆنفدرالیزم فدرالیزم ئەوانە ئەگە باشدا بمەزرێن دەتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن ینی ئەو مافانێکە ئەو گەلانە لە ڕووی کولتوری لە ڕووی زمانی لە ڕووی سیاسیەوە هەیەە پێیان ببەخشنیتر پێویست ناکە دەیان دەوڵەتی بچووک وەکوەی کە ئێمە بینیمان لە باڵکان دامەزرا لە یەکێتی سۆڤیەت کە ئیمپراتوریەکەی ڕووخا کۆمەڵێک دەوڵەتی بچووک دامەزران هەمووی لە ڕووی ئابوووریەوە گەشایان نەکرد خەریکی شەڕ لەگەڵ یەکترین لەسەر زەوی لەسەر ئاو لەسەر نەوت لەسەر گاز ینی دۆخێکی زۆر ناسەقامگیر لە یەکێتی سۆڤیەت ئەو 11 دەوڵەتەی ئێستا آخر نمونەی شەڕی ئەرمەنستان و ئازەربایجان ینی بەڕاستی ئەمە پێویست ناکات لە ئێران و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تورکیا و لە سووریە دیسان ئەو دۆخە بخڵقێنینەوە یان بەرەو ئەو مۆدێلە بچین کە لە یەکێتی سۆڤیەت 11 دەوڵەتی بچووک دامەزران کۆمەڵێک ناکۆچی نژادی و ناسیۆنالیستی هاتە گۆڕێ بەڵام دیسانیش من مافی جیابوونەوە یان مافی سربەخۆیی بە مافێکی ئەوە دەزانم سروشتی دەزانم کە هەموو نەتەوەکان سنووری خۆیان هەبێ و لەوەی کە خۆیان بە کەمتر بزانن لە گەلانی دیکە لەوەی نەجاتیان بێ و خۆیان حکمی خۆیان بکەن بەڵام ئەو ئەزمونەی باشوور کە ئێمە 30 ساڵە دەیبینین بەڕاستی ینی ئەو حکومە کە کوردکردی ئەگەر نەیکردبا بەڕاستی ینی بڵین کورد زۆر ڕێزی زیاتر بوو لە جیهاندا لە نێو خۆیدا بەڵێ شانازی بە خۆیەوە دەکرد بە من پێمە کورد لە باشوور سەردەمی سەدام دەکوژرا ئەشکەنجە دەکرا گوندی وێران دەکرا بەڵام شانازی بە خۆیەوە دەکرد بەس ئێستا ئێستا کورد چونکە خۆی وایە لە خۆی کردووە شکۆی کورد دەسەڵاتی ئەحزابی باشوور شکاندی
ڕاستە شکاندیان بەداخەوە ئەوە ینی ئەزمونێکی زۆر تاڵە بەڵام ئیتر چۆنی تێدەپەڕێنین ئەو ئەزمونە ئەمانە بەڕاستی هەمووی جێگای باسن هەمووی بەرنامەی تری لەسەر بکەین لەسەر ئەو ئێمە بە تەمامی بەرنامەکەمان درێژ نەکێشێ کاک سەلاح ڕاستە ببینین بەڵێ پرسیارێکم ماوە بەڵێ فەرموو پرسیارێکم ماوە جا ئەم پرسیارە ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە دوایی لە بەرنامەی داهاتوومانە کە قەرارە بەرنامەی بەشی سێمیش بکەین درێژە بەم پرسیارە بین زۆر پێم باشە ئەویش هەڵوەشانەوەی پەیماننامەی لۆزان مانای دووبارە دروستبوونەوەی سنوورەکانە ئەمە لە توانای کێدایە کاک سەلاح یان ئەو دووفاقیەت چۆن شرۆڤە بکەین لەلایەک هەڵوەشانەوەی پەیماننامەی لۆزان لەلایەک تری پارێزگاری لە ئەزمموی باشوور و ڕۆژئاوا ئەمە لە کۆنفرانسی لۆزانی ئەم جارە کە لە پرسیاری پێشویا باسم کرد کە کەسانی ئەندامی حیزبی و خانە نشین و بندیوار و مێژ و بەعسی ڕابرد و ئاغا و سەر و عەشرەت و ئەمانە تیا بەشدار بوو من زۆرێ لەمانە تیا بەشدار بوون ئەم پەیامیان هەبوو کاک سەلاح شرۆڤەی تۆ بۆ ئەو کۆنفرانسە هەروەها ئەم پەیامە دووفاقی کە ئەوان لە کۆنفرانس و لە زۆری لە کۆنفرانسەکانی تری تەنانەت کۆنفرانسی تریش بەسرا بوو لە سلێمانی بڵێ حەمەی حاجی مەحموود لە شارە زوریش ئاوا شتێکی لەو بابەتەی چێ کردبوو تۆ شرۆڤەی تۆ بۆ ئەمە چییە بۆ ئەم دووفاقی ئەمە پەیماننامەی لۆزان کاک سەلاح ینی هەڵوەشانەوەی سنووری تورکیا سنووری ڕاستە ئەتۆ چێ ئەو داوایە دەکە حەمەی حاجی مەحموود دەیڵێ لە زۆرێک لەو بەیاننامە و مەبەستی منەوەیە باسیەوانە خۆیان حازرن یعنی لە ئەنکاراوە حکم بکرێن چۆن داوای هەڵوەشانەوەی سایکس پیکۆ دەکەن ئەنی ئەتۆ پاراستنت هەیە ئاسایشت هەیە بۆ ئێران و تورکیا کار دەکەن ئەمە چۆن دەتوانی ئەم سنوورانە هەڵوەشین یعنی ئەمە بەڕاستی پێکەنینم دێ کاک ڕزگاری تر ئەمە پێما هیچی لەسەر نەڵێن ئەمە بارێکی دووفاقیە حیزب سیاسەتمەداری کورد تەنانەت نووسەر و ڕۆشنبیری کوردیش تێکەوتووە کە بەڕاستی نەزانانەیە یعنی تێنەگەیشتنە لە پەیماننامەی لۆزان تێنەگەیشتنە لەو پەیماننامەیە کە تەنانەت تێنەگەیشتنە لە بەندەکانی ئەتۆ هەرێمەکەت میتی تورکیا و ئیتلاعاتی ئێران بەڕێوەی دەبێت ئەمە ئیتر باسی هەڵوەشانەوەی سنوور بۆ من دەکەی یا بۆ چی دەکەی ینی مەبەستم تۆ نییە مەبەستم ئەو کەسانەیە کەم قسانە دەکەن دەبێت دە پێشدا ئەم کێشەیە چارەسەرکەن ئەم کێشەی بڵین بوونە پاشکۆی دەوڵەتانی ئیقلیمی و ناوچەیی ئەمە جێبەجێ بکەن جا دوای باسی هەڵوەشانەوەی سنوورەکان لە بەرنامەی داهاتوە هیوادارم درێژە بەم جۆرە قسە و شرۆڤە بکەین لەسەر ئەم دووفاقی کە ڕۆشنبیر و سیاسەتمەداری کورد تێکەوتووە هەروەها ئایا کورد بەهۆی ئەم سیاسەتمەدارانەوە چی لێ بەسەر هاتووە هەروەها بەرەنجامی چی ئەچنێتەوە هەروەها چی بکات کە لەژێر ئەم بیر و بۆچوون و نووسین و ئیدعاانەی سیاسەتمەدار و ئەو سیاسەتمەدارانی کەوەکو بەڕێستان ئەڵێن لەژێر ڕکێفی تورکیان هەروەها لەژێر ڕکێفی ئێرانان هەروەها سیاسەتمەدارانی تەنانەت سیاسەتمەداری سەلەفی و نووسەری سەلەفی و ئیخوانی و ئەمانەمان بۆ دروست بکە ئێستا تەحالیلی مەوزوعەکان هەروەها لێکۆڵینەوە شرۆفە لەسەر ئەم بارانە ئەمانە ئەیکەن ئیخوانەکان ئەیکەن زۆرینان کە ئەمانە ئاەوێت دەسەڵات هیچ نێمە پلۆپایەک لە ناو دەسەڵاتی کوردیا بەدەست بێنن کەسانی بەرشەون خواستن من هیوادارم لە بەرنامەی داهاتووە زیاتر بێنە سەر ئەم باسانە بە یارمەتی بەڕێستان ئەگەر هاتوو بتوانیت سوپاست دەکەم زۆر سپاس حتمما لە خزمەتدام پێم خۆشە باسێکی تێر و تەسەل بکەین ئەنجامی ئەو باسانەش کۆکەینەوە لە باسێکی تۆزەی تێر و تەسەلدا باشە سپاس دەکەم دیارە لە کەناڵەکە کاگنیازی بەڕێز کاگنیاز مستەفا زۆر لە کۆمنتی نووسیوە تەنها کۆمنتەکان ئەگەر بخێنمەوە چکم بیر و بۆچوونە لە سەرەتا دەستخۆشی لێکە کاکە سەڵات دەستخۆش بۆ بەڕێز کاک سەڵاح عەباسی زانیاری تیڕانەکانی بەدڵی منە لە ئەوە
لە بۆچوونێکی تری ئەڵێ لە پەرتوکەکەی مەسعود محەممەد دەڵێ یاخیبوونی کورد لە ئەیلول 1960 بەهۆی چاکسازی کوشتتوکاڵی بوو کە عەبدولکەریم قاسم بەرپای کرد و دەستی ئاغا و عەشیرەتەکانی کۆت و بند کرد بۆیە یاخیبوون نەبوو یاخیبوون بوو نەک شۆڕش و کاردانەوە ئەمەش بۆچوونێکی تەواو دروستە لە شوێنێکی ترە کاک نیاز ئەڵێ وەک وەرەقە کوردیان بەکار هێنا و بیکەن بە هەڕەشە بۆ سەر کەمال ئەتاتورک ئەگینا شێخ سەعیدی پیران تەنها یاخیبوون بوو ئەو یعنی مەبەستی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیرانە تەنها یاخیبوون بوو لێرەدا ئەڵێ لینین و یەکێتی سۆڤێت بە پارەچەک هاوکاری کردن لە دژی ئەنتاکیا کاک نیاز ئەنتاکیا بڵێ کاک نیاز هەمان لە شوێنێکی تردا دەڵێت یاخیبوونی ئاغاکانی پشتدەر بوو ئەگەر هەڵام نەکرد بێ عەباس ئاغا بوو و پاشان مەلا مستەفا ئەوە لە باسی ئەوەی کە بۆ بەرامبەر بە عەبدولکەریم قاسم مستەفا هێنا بۆ ناو شانۆی سیاسی و ئەگینا حکومەتی مەلا مستەفا هەر تۆمەتی کوشتنی ڕۆحەت اللهی بارزانیەکانی لەسەر بوو بڵێ دوایی لە شوێنێکی تردا کاک نیاز دەڵێت شکستی کۆماری مەهاباد خودی عەشیرەتە کوردیەکان بوو زۆربیان لەژێرەوە لەگەڵ شایەت دەستیان تێکەڵ کرد هێشتا کۆمار مابوو زۆربیان لە ڕێگەی سەقزەوە نامەگۆڕینەوەیان دەکرد لەگەڵ حکومەتی شا بەڵێ سپاس بۆ کاک نیاز کۆمنتەکانی زۆرن کۆمنتی ئەم دوا کۆمنتی خوێنینەوە تکایە مرۆڤی ژیر و بەڕێز و دڵسۆزی کورد بەڕێی من قازی محەممەد بوو دووبارە نابێتەوە قسەزان و ژیر و سیاسەتی توانی هاوسەنگێک دروست بکات لە ناو عەشیرەت و خەڵە کوردیەکان ئەمە بۆ چوونی کاک نیازە سپاس یەکەین هەروە سپاس تۆکم کاک یەک تێبینی بچووک لەسەر ئەو کۆمنتەی مامۆستا نیاز پێشدا دەستخۆشی و زۆر سپاس من پێم وایە ڕاستەکە قازی محەممەد ئێمە باسمان کرد کە بەدرخانەکان و ئەو هێزە سیکولار و کۆماری خوازەکان کە نایان دەویست بگەڕێنەوە بۆ خێڵ و عەشیرە و مەرجع زۆر لاواز بوون لە سەرەتای سەدەی 20 دوای شەڕی یەکەم و پێش شەڕی یەکەم لە ئێرانیش بەڕاستی قازی محەممەد لە نێو کۆمەڵێک خێڵ و عەشیرەدا گیری کرد بەداخەوەکە ئەم بۆ چوونەی کاک نیاز بەڕاستی زۆر لە جێی خۆیدا ئیتر زۆر سپاس بۆ ئێوە و بۆ ئەو دەرفەتەی ڕەخسانتان تا جاری سێهەم باسێکی تۆزێک ورتر و تێر و تەسەلتر لەسەر کۆی مەوزوعەکە پێکەوە ئەنجام دەدەین زۆر سپاس بۆ ئێوە کاک ڕزگاری هێژە ئەوە هەروەها بۆ بینەرانی بەڕێز کە جۆیان داوەتێ و ماندوو نەبن حوسەلە و تااقەتیان هەبوو ئیتر باسە بگرن زۆر سپاس بۆ تۆش کاک سەلا ئەمە دووەم بەرنامە بۆ بەڕێزان خۆشەویستیان کە پێشکەشمان کرد هیوادارم بەرنامەی سێمان نەبێ هەروە لە بەرنامەی سێم لەوانەیە کۆتا بەرنامە بێ هەموو باسانەی کە کردمان گشتگیری یەکەین و کۆی دەکەینەوە و هەروە شڕۆ بۆ بیر و بۆچوونەکانی کاک سەلا لە بەرنامەی سێهەمدا بەیانەکەین تا و بەرنامەیە هەروای تا بەرنامەی تر شەر نییە هەتا بەرنامەکەی تر من بەرنامەی ترم نەبێ لەوانەیە بەرنامەی ترم هەبێ تا ئەو کاتێکە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادمەوە هیوادارم کاپساتان خۆش بێ لە کامەرەیندا بژین.